ئەم تیپە بەدە یاریزانی کوردەوە ڕکابەری یانە بەهێزەکانی عێراق دەکات. تیپی بالەی یانەی هەولێر لە کۆبنەوە یەکەمی قۆناغی هەشت لە خولی نایابی عێراق لە شاری بەسڕە توانی سێ سەرکەوتن بەسەر بەحری خاوەن خاک و پێشمەرگەی سلێمانی و سەموود تۆمار بکات لەگەڵ غازی جنوبی پاڵەوانیش تەواو جەنگە، بەڵام توانی تەنها خاڵێکی لێوەرگرێت. تیپەکە بە کۆمەڵێک کەم و کوڕیەوە کۆتایی بە ئامادەکاریەکانی هێنا بۆ کۆبوونەوەی دووەمیش لە شاری بەغداد کەوا سێ یاری دیکە ئەنجام دەدات. سپاسان دەکەین لەبەرەوەی تاکە قەناتە یعنی پێش سەفەر و پاش سەفەر ئەوانە کە هاتینە سەردانی ئێمەتان کردیە، سپاسان دەکەین بەخێر بێت سەرچاو. بەڕاستی لەو قۆناغی تەبعەن هەفت یاری هەیە، یعنی چوارمان ئەنجام داوە لە شاری بەسڕا، توانیمان لەو چوار یاریە دە نقطە کۆ بکەینەوە، واتە سێ یاریمان برتەوە یەکی سێ بە دوو دۆڕاینە. بەس حەسەب لەو جەدوەلەی کە دانرایتر چەسەکەیمە ئەو هاو هەموو گەمە بە قۆتەکانمان لە دوو یەک بوون. لە خۆتان دەزان ئێمە دە یاریزانین کەواتە شەش یاریزانمان گەمەی دەکا لیبڕۆیەکیشەوە هەفت و بەدیلیشتی واچمان نییە بەو شێوەیە کە برێم یعنی لە بۆ یاریەکان زۆر بەخەوە دوو لاعیبی سەرەکیمان مسابن بەڕاستی، یعنی مسابەکەشان گەورەیە، تقریبا دەتوانم برێم بە زەخت یاریان پێ دەکەم لەبەرەوەی یاریزانمان نییە و پشتیوان بەخوا ئینشاڵڵا لەو سێ یاریەش ئەگە بتوانین ئەنجامێکی باش بینین، یعنی تقریبا سەتانەوەتی یعنی ئەمە قۆناغی داهاتوومان مسۆگەر کردیە. لەم قۆناغا دوای ئەوەی هەر تیپێک چواردە یاری ئەنجامدا، چوار تیپی یەکەم دەگەنە قۆناغی چوار گۆشەی زێڕین. هەرچەندە هەولێر بۆ گەیشتن بەم قۆناغا ئەرکی زەحمەت نییە، بەڵام لاوەکانی تیپەکە دایانەوێت هێزی خۆیان نیشانی یانە گەورەکان بدەن دواتر ڕکابەری نازناوەکە بکەن. پێشتر ئەوترا یاریزانەکان بە ناو یاریان ئەبردەوە، بەڵام ئیستا ئەوە نەماوە، جیلێکی پێشێمە بەرەو کۆتاییە ڕۆن و ئیستا یاریزان بە مستەوا بێ یاری بکات. تیپەکان زۆربەی تیپەکان پێکاتەوە لە پێکاتەی گەنج، ئێمەش وەکو تیپی هەولێر لە هەموو پێکاتەکان گەنجترین، لە هەموو تیپەکان باشتر خۆمان ئامادە کردووە، کامە کاریگەری زۆر باش شێبێ لەسەر ئێمە لە ڕووی توانای جستەیەوە، لە ڕووی مەهاریشەوە تیپەکەمان ڕاستی وەکو پێویست نییە، ئەگەرنان نەتیجەمان بۆنە لە یاری غازدۆڕامی سێ بە دوو زۆر باشترە بوو. ئێمە دە یاریزانین لە تەمرینەکان ناتوانین هەموو شتێک ئەنجام بدەین. تیپی بالەیانی هەولێر وەرزی ڕابردوو پلەی چوارەمی خولی نایابی عێراقی بەدەستێنا. ئەم وەرزە ئامانجی پێگەیەکی باشترە، بەڵام ئەگەر بارودۆخە خراپە دارایی و کارجێڕیەکەی نەبێتە بەربەز لە بەردەمی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.